ئێمە دەستخۆشی لە ستافی ئیدارەی گەرمیان و تیمی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین دەستخۆشییان لەکەین بۆم بربەستانە کاتن و تۆلێکن بۆ فراوانکردنی چەم و دۆڵەکان بە تایبەتی جەماعەتی برادەرانی شارەوانی ئیدارەی گەرمیان بەس لێرەوە لە ڕێ ئەم کەناڵە بە ڕێزەی جەنابتانەوە چاڵنجێکمەیە بۆ سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان ئەگەر بۆی دەکرێ و دەتوانایە هەیە پەیامەکەمان بگەینە وەکو دانیشتوانی ئازادی ئەتوانێت وەکو ڕاگرێک وەکو ڕاگر دیوارێکی بۆ کاوکو ئەوانەی سەرەوە هەم شتێکی جوانتر و ماقولترە بۆ شارەکە و سیمایەکی جوانیشە بەخشێ بۆ شارەکەمان. باشە پاکردنەوەی ئەم ڕێڕەوانە تا چەند گرنگە بۆ گەڕەکەکە؟ بەڵێ پاکردنەوەی ئەم ڕێڕەوانە تا چەند گرنگە بۆ گەڕەکەکە؟ وەڵا زۆر گرنگە دەستخۆشییان لەکەم ئیشێکی زۆر باش ئەکەن ئێمەش بە هەموو توانامانەوە پاڵپشتیان ئەبین ئەوەی لە توانامان نەبێ لە ڕووداوەکانە من شار حاڵێکی شەوەکانی ڕابردوو کە لافاو هەبووە هاوکاریان بووین ئێمەش پشت بەخوای گەورە هاوکاری حکوومەتە بین ئەوانیش هاوکاری ئێمە بن لە پاکوتەمیسی شارەکە و لە ئیشوکاری شارەکەماندا.